پلەی گەرمی لە میحوەری مەخموور لە سەرووی 45 سیلیزیە. بەڵام کریس لە کاتی مەشق و ڕاهێنان لەگەڵ سەربازە ئەمریکیەکان لە بەسڕەی باشووری عێراق کەشی زۆر لەمە گەرمتری بینیوە. ئێستا کاتی ئەوەیە کریس بەرەی جەنگ ببینێت. ئەس بە شڵەژان ناکەم. بەرەکانی جەنگ لێرە ئەوەندە مەترسیدار نین. 3 ساڵ لەگەڵ هێزە سەربازیەکانی ئەمریکا بووم. ئەمە ئێستا دەیکەم 3 ساڵ ڕاهێنانم لەسەری کردووە. ئەم گەنجە کریس سمیزە لەدایکبووی ساڵی 1990 و خەڵکی کالیفۆرنیای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. دەرچووی بەشی ئابووریە لە کۆلێژی سانتا باربارا. بەهۆی خۆشەویستی بۆ کورد و وڵاتەکەی ئاڵای کوردستانی لەسەر شانێکی چەسب کردووە. هی ئەمریکاش لەسەر شانەکەی دیکەی وەک خۆی باسی لێوە دەکات. ئەو کوشتارگانەی لەلایەن گروپە چەکدارەکان بەرامبەر بە خەڵکی بێتاوان ئەنجام دراون ئەوی هێناوەتە باشووری کوردستان. لە کاتی ڕۆیشتنم بۆ سەرکار گوێم لە ڕادیۆ دەگرت. هەندێکیش لە ئەنتەرنێت بە دوای شەڕ و پێکدادانەکانی عێراق و باشووری کوردستان دەگەڕام. دواتر نەمتوانی پشوو بدەم کە زانیم خەڵکانێک بەدەستی چەکدارانی داعش بوونەتە قوربانی. لە ساڵی 2011 بەر لە جێهێشتنی عێراق لەلایەن هێزە سەربازیەکانی ئەمریکا کریس دوو خولی ڕاهێنانی سەربازی بینیوە. بەڵام بەشێک لەو چەکانەی کە پێشمەرگە شەڕی پێدەکەن زۆر جیاوازن لەوانەی ئەو مەشق و ڕاهێنانی لەسەر کردووە. شارەزایم لە چەکی کلاشینکۆف و دۆشکە بەدەستێناوە. بەڵام ئەمانە زۆر جیاوازن لەگەڵ چەکی ئەمریکی. هەندێکیان زۆر کۆنن، بۆیە بە شێوازێکی نوێ ژیانم لەگەڵ پێشمەرگە دەست پێ کردووە. ئێستا سمیز دەیەوێت پەیامێک ئاراستەی خەڵکی ئەمریکا بکات. پەیامەکەم بۆ ئەمریکا ئەوەیە باوەڕم وایە کورد گەورەترین هاوپەیمانی داهاتووی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. زۆربەی ئەو کوردانەی بینی و من ئەمریکایان خۆش دەوێت. لە شوێنەکانی دیکە زۆر ئەو خۆشەویستیان بەدی نەکردووە. چیرۆکی هاتنی ئەم ئەمریکیە بۆ باشووری کوردستان ئاسان نەبووە. وەک خۆی دەڵێت هەموو هەوڵێکی بەکارهێناوە کە چی نەیتوانێەوە خانەوادە و هاوڕێکانی لەگەڵ خۆی هاوڕا بکات. داوام لە هەر کەسێک کرد بێت لە نێو خانەوادەکەم پێیان گوتم کە نەهێمەیەرە، چونکە ئەوان تەنیا لە ڕوانگەی گرتە ڤیدیۆکاندا عەشەڵ دەسەنگێنن. بەڵام ئەوان دەزانن کە شارەزایی سەربازیم هەیە و سەلامەت دەبم. دواتر دەستم بە سەفەرەکەم کرد. کریس باس لە گەیشتنی بۆ هەولێر دەکات. سەرەتا کە ویستم بێمە ناو کورد بە ڕێگەی تورکیاوە دەستم پێکرد. بەڵام لە ئیستانبوڵ پۆلیس بە پلانی منی زانی و منیان دیپۆرت کردەوە. هەوڵەکانم بۆ گەیشتن بە یەپەگا لێرە کۆتایی هات. بەلای منیش جیاوازی نەبوو، بۆیە لە ڕێگەی هەولێر پەیوەندیم بە کوردەوە کرد. کریس پەلەیەتی بەشداری شەڕ بکات،
چونکە بەڕای ئەو چاوەڕوانی هێرشی دژمن کات بە فیرۆدان و قوربانی دانا. هەر ڕۆژێک شەڕی داعش دوا بخەین لەوانەیە خەڵکانێک ببنە قوربانی، بۆیە زۆر گرنگە بە زووترین کات کۆتایی بە شەڕەکە بێنین. کریس لەگەڵ هاوڕە پێشمەرگەکانی لەم سەنگەرەدا بەرگری لە خاکی کوردستان دەکات. وەک خۆی دەڵێت ئەو بۆ پرسی کوردایەتی و ئاین نەهاتۆتە ئێرە، بەڵکو پرسی ئەو مرۆڤایەتیە. خۆشی دەڵێت ئاسوودە نیە لە ماڵدانیشێت و خەڵکانێک بەدەستی چەکدارانی داعش ببنە قوربانی. ISIS attacked our Peshmerga bases. They attacked بەرپرسانی کورد دەیانەوێت ئەم پێشمەرگە ئەمریکیە بکەنە پەردێک بۆ گواستنەوەی ڕاستی و دروستی جەنگ بۆ خەڵکی ئەمریکا. بەڵام بەلای خەڵکی ئەمریکاوە کریس پێویستی بە دڵنیایی سەلامەتی هەیە. and civilian people like you joined Peshmerga forces and we are together now fighting ISIS. گەرنتی سەلامەتی کریس و هەموو وەکو گرنتی سەلامەتی ئەو پێشمەرگانەیە کە لە سەنگەرەکانن، چونکە ئەمە سفەتی پێشمەرگە و خۆبەخشی پێدەدەین و گرنتی سەلامەتی ئەوەیە کە ئێمە جەپەیەکی قایممان هەیە و پێشمەرگەمان توانایەکی باش هەیە لە بەرگریکردن ئەوە گەرنتی. هاتنی خەڵکی بیانی بۆ ڕیزی پێشمەرگە لەگەڵ بەرزکردنەوەی ورەیان باوەڕی نیشتیمانیشیان بەهێزتر دەکات. گەنجی وا هەیە دەڵێت چۆن من نەچم بەرگری لە خاچی خۆم بکەم و گەنجێک لە وڵاتانی زۆر دوورەوە هاتوو ئێرە وەک بۆ کوپڕی 7,000 میلی بڕیوە هاتووت ئێرەوە بەرگری لە خاچی من دەکات. No, باس کردی. چۆنی باشی کۆی چای دەهۆی ئاو دەهۆی وەرە ئێرە وەرە دانچە. کریس لە دووری وڵاتەکەی بیری ماڵەوە دەکات، بۆیە هەفتە یەک جار بە تەلەفۆن پەیوەندی بە خانەوادەکەیەوە دەکات. Hey mom. Mom. How are you? Okay. Do you know who it is? Yeah, it's Chris. How you doing? I'm doing well. I'm still in Kurdistan. شارەزای سەربازیم هەیە و هەست دەکەم لەگەڵ ڕەوشەکە دەگونجێم، چونکە خواستی یارمەتیدانم زۆر بەرزە. سەرەتاکان ڕاهاتنم تا ڕادەیەک هێواش بوو، بەڵام خەریکە وردە وردە لەگەڵ ڕەوشەکە ڕادێم. بەڵام هەوڵەکانیان هیچ ئەنجامی نەبوو. نەخشەی ناوی ئەو کەسانی کە لە ڕاپۆرتی لێژنەکە هاتووە ئەیان خەمە ڕوو یەک ناوەکانیان ئەخوێن. چای دەهۆن؟ ئەم ئەمریکیە وەک هەر پێشمەرگەیەکی ئاسایی لە کاتی پشوودا لە کەمپی سەربازی دەمێنێتەوە. لێرە پێشمەرگەکان ڕۆژانە بە نۆرە چا بۆ یەکتری ئامادە دەکەن. ئەمڕۆ نۆرەی کریزە. کریز لێرە لەگەڵ چای کوردی ئەوەندە ڕاهاتووە خەریکە چای ئەمریکی لەبیر دەچێتەوە. لێرە لەسەر ئاگر چا ئامادە دەکەن، بەڵام چای ئەمریکی زۆربەی کات بە مایکرۆوەیڤ ئامادە دەکرێت. ئەم چایە زۆر بەتامە. لە ئەمریکا و چایە زۆر باو نییە، بەڵام چای ڕەش یان سەوز زۆر دەخۆینەوە. زۆر گەرمە، خەریکە دەمرم. مەکمۆر گەرمە. دەهۆ کۆشە هاولێر هۆشە.
لە کاتێ پشوودا کریس لەگەڵ هاوڕێ پێشمەرگەکانی یاری دۆمینە دەکات. Bistu pens. ئەگەرچی ئەم یاریە لە بەرژەوەندی ئەو کۆتایی نایەت، بەڵام کریس لێرەش بیری هەر لای شەڕە و تێشکاندنی داعش بەلای ئەو دوو شەشە. ئێستا کریس هەموو ڕۆژێک تا کاتی ڕۆژ ئاوابوون لە سەنگەرەکان پاسەوانی لە خاکی کوردستان دەکات تاکە ئامانجی ئەم گەنجە بنەبڕکردنی داعشە لە باشووری کوردستان و عێراق.